خاوەن پێداویستە تایبەتەکان کە باسی بکەین بەداخەوە لە ئێستادا ژیان و گوزەرانی کەمەندامان زۆر خراپە کە ئەمڕۆ موچەی کەمەندامان هاتووە تەنها 6,000 بۆ 90,000 دینارە لە دوای 6 ڕۆژ لە دوای 7 ڕۆژ کە هەتا ئەم لەحزەیەش ئێمە دوای دەیان و سەدان داواکاری و خۆپشاندان و مانگرتن بەداخەوە پاشەکەوتی موچە لەسەر هاوکاری ماگانەی کەمەندامان لا نەچوو. ژیانی گوزەرانی کەمەندامان بە شێوەیەکی زۆر خراپ ڕووی لە ئێمە کردووە و دەیان حاڵەتی نەخوازرا و ڕۆژانە ڕوو لە ڕێکخراوەکانەکە لە دەرکردنی کەمەندامان لە خستنە سەرجادەی کەمەندامان لە بێزاربوونی کەمەندامان حتا چەند کەمەندامێک هەیە کە ئێستا بە بەڵگەوە لامانە هەوڵی خۆکوشتنی خۆی یاوە لە تاو نەبوونی و هەژاری و دەردەسەری و مەینەتی. ئێمە لە بینایەکان پێی ئەڵێن بینای دابشکردنی هاوکاری ماگانەی کەمەندامان، بەڵام چ بینایەک بەمانای وشە بینایەک وێرانە، بینایەک بەدەر لە هەموو مواصفاتێک کە ئینسان تێدا بژی، ئینسان بۆ یەک جاریش بێ ڕووی تێ بکە. لەم بینایەدا کە موچەی کەمەندامان دابەشەکرێ، لەم بینایەدا کە هەزاران کەمەندام ڕوو ئەکاتە ئەم بینایە، یەک کورسیتیانیە کەمەندامێ بە 5 سەعات بە پێوە ئەوسێ دابنیشێ. پێشتانەکەم ئێوەش وەرن عەزیزم.